چەند ڕۆژێک بەر لەوەی حکوومەتی خۆجەیی هەولێر هیچ هەنگاوێک بنێت پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵ لە پۆستێکیدا زیادبوونی یانە شەوانیەکانی لە هەرێمی کوردستان ئاشکرا کرد. لە ئەنجامی بەدواداچوونەکەش من یاداشتم داوەتە سەرۆکایەتی پەرلەمان و هەروەها نووسراوم بۆ وەزارەتی ناوخۆ ناردووە، بەڵام بەداخۆ وەزارەتی ناوخۆ بێباکانە وەڵامی من دەداتەوە، دەڵێ یانەی شەوانە لە تایبەتمەندی وەزارەتی ئێمە نییە و هیچ ڕێنماییشمان نییە بۆ ڕێکخستنی. ئەی کە لە تایبەتمەندی وەزارەتی ئەوان نەبێ بۆچی پارێزگار ئەمر دەکا بە دەستگیرکردنی ئەوانەی کە مامەڵە دەکەن، ماڵەی لەش فرۆشی و سێکس فرۆشی دەکەن. ڕووپاک ئەحمەد دەڵێت لە بەدواداچوونێکیدا دەربارەی یانەشەوانەکان بۆمان دەرکەوت لە هەردوو پارێزگای هەولێر و سلێمانی ڕێژەیەکی کەم لەو یانانە ڕێگەیان پێدراوە، بەڵام بە شێوەیەکی بەرفراوان یانەی شەوانەکان کراونەتەوە. ڕاشی دەگەێنێت گروپی بازرگانی گەورە بۆ هەڕاستکردنی یانەشەوانەکان هەیە. بازرگانی یانەی شەوانە لەگەڵ باندی لەش فرۆشی گەورەترین بازرگانیە، دوای بازرگانی نەوت ئەو بازرگانیە، چکە پارەی خەیاڵی بە ماندووبوونەی کەم پەیدای دەکەن. بۆیە ئەوەی کە ئەوە دەکات ئەو کارە دەکا لە قیمەی دەسەڵاتە، کەسی زۆر دەستڕۆیشتووە لە هەردوو زۆنی زەرد ئەوەی کە چێ دەسەڵاتی ئەو زۆنە دەکا و لە زۆنی سەوزیش چێ دەسەڵاتی ئەو زۆنە دەکا، ئەوان بەو کارە هەستان. چونکە هەر میوانێک کە دەچێتە یانەی شەوانە ئەگەر هیچ نەکا دەبێت $100 پێبێ. اینجا جگە لە پارە شاباشکردن کە بەجانتا پارە لەسەر ستێجەکان شاباشکرا و بەجانتا پارەیان کۆ کردوتەوە. یانەی شەوانە بە ڕێژەیەکی زۆر ڕوو لە زیادبوونە. شەوانە ڕۆژانە لەم یانانە بە $1000 بەسەر کچان تەخشان و پەخشان دەکرێت و بازرگانی بە مرۆڤەوە دەکرێت. بەشێکی زۆری ئەوانش کە شەوانە کاتیان لەو یانانە بەڕێ دەکەن کوڕان و کچانی بەرپرسان و سەدان کچیان بۆ هاوردەکراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.